با سەرپەرشتی سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبووەوە و بڕاردرا دیداری یەکێتی ساڵانە بەڕێوە بچێت. یوسف گۆران لێپرسراوی مەڵبەندی دراساتی گشتی یەکێتی لە بەرنامەی پانۆرامای کورسادنی وزدا تیشکی زیاتری خستە سەر بڕارەکانی کۆبوونەوەکە و ڕایگەیان. زۆرینەی ڕای سەرکردایەتی یەکێتی لەگەڵ گۆڕینی پەیڕەوی ناوخۆ بوون. ئەوەی کراوە سەرکەوتنی ئیرادەی کادرانی یەکێتیە. بەشی هەرە زۆری سەرکردایەتی یەکێتی ئەتوان بڵێن زۆرینەی سەرکردایەتی زۆرینەی ڕەهای سەرکردایەتی یەکێتی لەگەڵ ئەو گۆڕانکاریانە بوون و ئەمڕۆ لە پەیڕەوێکی ناوخۆیدا جێگیریان کرد. سەبارەت بە لابردنی سیستمی هاوسەرۆکی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ئاماژەی بەوە کرد هەمووان کۆک بوون سیستمی هاوسەرۆکی لە ناو یەکێتی نەمێنێت چونکە ئەزمموی هاوسەرۆکی شکستی خوارد بوو ئەنجامەکانی بەدی نەهێنا لەمە دوایەکێتی دەتوانێت بە یەک دەست بڕیارەکانی خۆی بدات. زۆر گرنگە ئێمە بتوانین سەرکردایەتیەکی یەکگرتو یەک دەستمانە بێ کە بتوانین بەپەلە لەگەڵ گۆڕانکاریەکان و لەگەڵ ئەو هەموو مەترسی و هەڕەشە و چەندسانی کە دێتە پێشەوە بۆیە گۆڕینی سیستمی هاوسەرۆکی بۆ سیستمی سەرۆکی یەکێکە ئەتوانین بڵێم لە سەرکەوتنە گەورەکان کە ئێستا ئەکێتی ئەتوانێت شانازی پێوە بکات چونکە بەم شێوەیە بۆ لەمە ئەکێتی ئەتوانێت بە یەک جسم بە یەک دەست بڕیارەکانی خۆی بدا. سەبارەت بە بەردەوامی گۆڕانکاریەکانیش لە ناو یەکێتی ڕایگەیان گۆڕانکاری گەورە لە شێوەی دروستکردنی مەکتەبی سیاسی و ئۆرگانەکانی تری یەکێتی دەکرێت. سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی چاکسازی لە هەموو سێکتەرەکان دەکات. ئێستا ئەتوانین بڵێن گۆڕانکاری گەورە نەتەنها نەک لە سیستمی سەرۆکایەتی لە شێوەی دروستکردنی مەکتەبی سیاسی ئەکرێ هەروەها لە هەندێک لە ئۆرگانەکان ئەکرێ هەندێک ئۆرگان نەماوە چۆتە ناو ئۆرگانێکی ترەوە بۆیە ئەتوانین بڵین ئەم پەیڕەوە بەشێکی زۆری ئەو ڕوئیانەی کە لە دیدارەکەیە هاتبوو بەشێکی زۆری ئەو داواکاریانەی کە هاتبوو لە دیدارەکەیە لە ناو ئەم پەیڕەوەیە جێگەی کراوەتەوە. لێبرسراوی مەڵبەندی دراساتی گشتی یەکێتی سەبارەت بە گۆڕانکاریەکان لە پەیڕەوی ناوخۆدا جەختی لەوە کردەوە بە پێی بڕارەکانی کۆنگرا سەرکردایەتی یەکێتی دەسەڵاتی هەمواری پەیڕەوی ناوخۆی هەیە. ئەو دەسەڵاتی ئەمڕۆ جێبەجێ کراوە لەو دەسەڵاتانەیە کە کۆنگرا بانجومەنی سەرکردایەتی داوە. مادەیەکمان هەیە لە پەیڕە و خۆیدا هەر ئەو کە لە کۆنگرە با بڵێن پەسەند کرا هەر ئەو مادەیە لە هاتووە ئەڵێ سەرکردایەتی بۆی هەیە کە هەمواری پەیڕەو بکاتەوە کەواتە ئەو دەسەڵاتی کە ئێستا ئەمڕۆ کردمانە خۆمان نەکەر پەیڕەوی بووە لە کۆنگرەوە وەرمان گرتووە ئێستا بە هەمان ئەو دەسەڵاتی کە لە کۆنگرە درا بەپێی ئەو مادەیە ئەتوانین پەیڕە و هەموار بکەینەوە بۆیە ئەو پەیڕەوەی ئەمڕۆ هەموارمان کردەوە لەسەر هەمان ئەو دەسەڵاتە بوو کە کۆنگرەی یەکێتی دایەتی بە ئەنجومەنی سەرکردایەتی. کۆبوونەوەکەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی تایبەت بوو بە هەمواری پەیڕەوی ناوخۆ بە گوێرەی هەلومەرجی نوێی ژیانی حیزبایەتی یەکێتی. لیژنەی پەیڕەوش هەموو ئەو گۆڕانکاریانەی خستە بەردەم ئەنجومەنی سەرکردایەتی و دوای گفتوگۆ پەیڕەوە نوێەکە پەسەند کرا.